من پروگرام اتمی ایران جناف بر از نبام شر ندراوستیا از نبام افروکجی دا اسرائیل هرشکتا سر ایرانه بوان دا خویانیان او را گرتنا ویشاری د 12 روزان دا مروف دکارت چه فام بکه جوه آگر بسته آیا اف آگر بسته در کفتنان لدیف خوبینیتن آیا پیوندین دنا برا اسرائیل و ایران ده آسایی ببن آیا رکفتنا اتم دنا برا ایران ولاتن پنج کویک دنا برا وان امریکا ده چه ببیتن لسروان پیشاتان بگشتی و آیا دونالد ترامپ دشتن شرین مایی لروشالاتان آوین را بگریتن و بتایبتی هم بیجن شر اسرائیل بردامیای لغزای و بردامیای شر دنا برا روسیا و اوکرانیای جهجای دیپلماتکار امریکی بالیوز جون لیمبرت جه نیویورک دپرسم تو بخیراتی کردستان 24 بالیوز جون پشتی 12 روزن شهر دونالد ترامپ دبیجیتن من پروگرام اتمی ایران جناف بر از نبام افشارا نرات وستیا و دای بردوام بیتن براستیجی دونالد ترامپ بو که افشارا راگرتی و اگر بست راگهاندی اگر بیکات دەستکەوتی خۆی ئەو دەتوانێت بیکاتە دەستکەوتی خۆی کاتێک لە کۆتاییدا باسی لەوە دەکرد دەتوانێت بیکاتە دەستکەوتی خۆی هەر شتێکی بوێ دەتوانێت بیکاتە دەستکەوتی خۆی دەتوانێت هەر بەڵێنێک بدات کە دەیەوێت بەڵام ئەوەی تا ئێستا دەیبینین بە گوێرە هەڵسەنگاندنەکانمان من تا ئێستا گومانم هەیە بابزین دەرەنجامەکەش چۆن دەبێت هێژای جۆن گومانە لە چییە تا گومان ژ ئاگربەستێ هەیە یانژی گومان ژ ئەگەری ڕێکەفتنێ من زۆر نیگەرانم سەبارەت بە ئەو دۆخەی لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێراندا هەیە کە هەرگیز باش نەبووە نێوانیان باش نەبووە 45 ساڵ هەمیشە پڕ لە توندوتیژی و دژمنایەتی و هەڕەشە بووە ئەوەی نیگەرانم دەکات ئەوەیە لەوانەیە خراپتر بێت دۆخەکە زۆر خراپتر بێت لەوانەیە خەڵکی بێتاوان ببنە قوربانی لە هەموو لایەنەکانەوە خەڵکم هەیە لە ئیسرائیل لە ئێران دۆست من ئەوان دەبنە قوربانی دۆستەکانم لە وڵاتانە دەبنە قوربانی دەبنە قوربانی سەرکردەکانیان کە نەیانتوانی لە دیپلۆماسیەت سەرکەوتوو بن خواستی کوێرانیان هەیە و خواستێکی زۆریان هەیە لە دەسەڵات بمێننەوە ئەگەر باجەکەی هەرچیەک بێت باشەمە بەستە هەوە چییە هێژای بالیۆز جۆن یعنی ئەف ئاگر بەستە دێشکەستنێ ئینیتن و دیسا ئیسرائیل و ئیران دێدەست بشەڕیکەن ممکنە دیسا ئەمریکا بهێتە ناف نەخشەیە شەڕ وازەح ئەگەر زەڵال بوومە بێژی شکرە مەخۆ وەک دیارە بەڕێزم هیواخوازم سەرکەوتوو بن بەڵام جارێکی دیکە دوای ئەوەی سەیری تۆماری ڕابردوو دەکەین لە لایەنانێک کە بەشدار بوونە ئێرانیەکان بۆ نمونە هەمیشە تا ڕادێک دیپلۆماسییان نیشان داوە و گوتویانە کە هەڕەشە دەکەن و بە زمانی هەڕەشە گوتویانە دەبێت ئیسرائیل لە نێو بچێت و لەسەر نەخشە نەمێنێت هەمیشە وان لە بنیامین نەتەنیاهو حکوومەتە تونڕەوەکەی کردووە تەڵایان بۆ دابنێتەوە کەوتونەتە تەڵەی بنیامین نەتەنیاهۆوە و بە هەمان شێوە توندڕەوانی ئێران بوونەتە دیاریەک بۆی بنیامین نەتەنیاهۆ دۆخەکە بقۆزێتەوە ئەگەر سەیری بکەین ئەگەری هەیە ئەگەر بەس ڕابگەیەندرێت بەڵام و بەردەوام بێت باشە بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ دژمنایەتی ڕابردوو و هەڕەشەکانی ڕابردوو ئەمە پێشکەوتنێکی زۆر لەبەرچاو نییە بالیۆز جۆن بەحسا ئەگەرە ڕێکەفتنێ دناوبەرە ئیسرائیل و ئیرانێ ممکنە لە هەف نێزیکبوونێ دێتەکردن پشتی شەڕی 12 ڕۆژی بە هەفکاری و ناوبەینکاریە ئەمریکا ممکنە قەتەر و چەند وڵاتەکێندی ئایا ئەف ڕێکەفتنە دێ چێبیت ئەگەر چێبیت دێ لەسەر چ بیت هین چ چاوەڕێنە کێشەکە ئەوەیە
دژمنایەتی ئێستا on both sides. شیاوی سەرکردایەتی هەردوو وڵاتە بۆ هەردووکیان دەگونجێت گەورەترین ترسی بنیامین نەتەنیاهۆ ئەوەیە Reasonable and accommodating leadership in سەرکردایەتیەکی ڕێک و باش و معقوڵ هەبێت لە تاران خۆشەویستترین سەرکردەی ئێران لای ئەو ئەحمەدی نەژاد بوو چونکە ترسی بڵاو کردەوە ترس و تۆقانی بڵاو کردەوە و دەرفەتی لە بەردەم سیاسەتەکانی نەتەنیاهۆ زیاتر دروست کرد بۆیە پێویستیان بە یەکدیە بۆەوەی کێشەکانیان بەردەوام بێت لە تاران و لە تەلەویڤ کێشەکە ئەوەیە دژمنایەتی ئێستا بۆ بەرژەوەندی نیشتیمانی هیچ لە کام وڵاتەکان و نەتەوەکانیان ناگونجێت بەڵکو بەرژەوەندیەکانیان کورتخایانە بۆ چەند خواستێکی چەند سەرکردەیەک کە درێژخایان نابن. باشە. بالیۆز جۆن ئەو هەدەفە دۆناڵد ترامپ بوو چیت گاوا پرۆپاکندە بوتکردن وەکی زەڵامێکی ئاشتیە زەڵامی ڕاگرتنە هەموو بەرەیەن شار زەڵامی ئارامیە ئایا دۆناڵد ترامپ دوێ خۆڵێدا دشێت بگەیتە vê ئارمانجێ ژلایەکێ دەستپێکردنا شەڕێ ئیران و ئیسرائیلێ دێ وەختێویدا دێ مەهێن دەستپێکێ کارێویدا پشت ڕاگرتنە شەڕێ دنابەرە ئوکرانیا و رووسیای و ڕاگرتنە هێرشێن ئیسرائیلێ بوو سەرکەرتێ غەزایە و حەلکردنا کێشەیە فلسطین و ئیسرائیلێ دێگەهیت ئەڤان ئارمانجا دوێ خۆڵێدا؟ ئەگەر بتوانێت ئەو کارانە بکات ئەگەر بتوانێت دۆخی نێوان ڕووسیا و ئوکرانیا کلا بکاتەوە بتوانێت دۆخی ئیسرائیل و فەڵەستینیەکان لە غەزەیە کلا بکاتەوە ئیسرائیل و ئێران بە هەمان شێوە نازانم ئەو خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی پێدەدرێت بەڵام شانیەوەی دەستکەوتەکە بۆ ئەو بێت بەڵام کێشەکەوێت تا ئێستا نەیتوانیوە هیچ کام لەو کارانە بکات بۆیە دەبێت چاوەڕوان بین بەدی بکەین چی دەکات دەرەنجامەکە چی دەبێت ئەو زۆر قسە دەکات زۆر بەڵێن دەدات بەڵام دەرەنجامدا نازانین چۆن دەبێت کێشەکە ئەوەیە ئەو هەمیشە دەیەوێت هەموو کارێک بەتەنیا بکات من 35 ساڵ لە بواری دیپلۆماسیەدا کارم کردەوە یەکێک لەو شتانەی لە بڕوادان فێری بوویمە ئەوەیە پێویستە بە هەمانگی کار بکەین لەگەڵ لایانی دیکە و کەسانی دیکە کار بکەین کە بەرژەوەندی هاوبەش و لێک نزیکمان هەبێت بتوانین بێکەوە کار بکەین کەسانی بدۆزینەوە بیانێت لەگەڵ ئێمە کار بکەن وا دیارە ئەو چاوی لەوە نییە سەرنجی لەسەر ئەو کارە نییە بەڵکو کار دەکات بە شێوەیە گۆک لەگەڵ چەند ڕایشکارێک کار دەکات کە ئەزمونیان نێودانێت لەگەڵی کار بکەن ئەمە سەختە ئاڵۆزە بەڵام کاتێک ڕوبەڕووی سەختیەکان دەبنەوە نازانن چی بکەن من تا ئێستا هیچ دەرەنجامێکی بەو شێوەیە باشە بالیۆز جۆن ئاخفتنێتە گەلێک نەرێنینە لەسەر هەیکەلە سیاسەتە دۆناڵد ترامپ لەسەر ئاستێ دارڤە ئایا ئەف کابینەیە یا ترامپ دێ بشێتن بگەیتە ئارمانجا ڕۆژهەڵاتێکە ناوینە بێکێشە و ئاڵوزی و شەڕ؟ من هەوڕام دابۆ دابنێ من جەماوەرێکی سەرسەختی ئیدارەی ئێستا نیم یاخود ئەو ئەندامانەی لەو ئیدارەیەدان بەڵام دەستخۆشی لێ دەکەم بۆ ئەو کارێک ئەوان توانیان تا ئێستا یەکێک لە بنەماکانی ئاراستەکردنی سەرۆک بهێڵنەوە ئەویش ئەوەیە ئەمریکا نەگلێت لە جەنگێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی سیاسی و ئەمە سەرکەوتن بوو وای کرد لە هەڵبژاردن سەرکەوتن بەدەست بهێنێت بەڵام بۆ سەرۆکەکانی دیکەی ئەمریکا ئەمە بۆ هۆی شکستێنان لە هەڵبژاردندا ئەمە کارەکەی بوو بیر و ڕای خۆی گۆڕی بۆ بەشێک لە شەڕێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمەش مەترسیدارە کە دەبێتە هۆی ململانێ و شەڕێکی زۆر فراوانتر لەگەڵ ئێران کەس نازانێت بەرەو کوێ دەڕۆین و چۆن دەوێت و ئەنجامەکەی چەند کارە ساتبار دەبێت باشە ئەو شەڕێ داهاتیت گەلیرانی سەر چ بیتن بالیۆز جۆن مەسەلا دۆناڵد ترامپ دەبێژیتن ما پرۆگرامە ئەتۆمیە ئیرانێ ژناڤ بر
إسرائيل بجيت أزجهشت ما أرمانجا خول سر آخا إيران كوات الشرع دهاتي أمريكا يانجي بريكا دوست خو إسرائيل دقل إيران دي تشبيت دي لسر تشبيت. شارێکی زۆر باشە. شارەکە ئەوەیە ئەوان چیان دەوێت ئامانجەکان چیە؟ ئایا ئامانجەکە ئەوەیە ڕێگری لە ئێران بکەن لەوەی چەکی ئەتۆمی بەرهەمبێنێت؟ ئەگەر ئەمە ئامانجەکە بێت ئەو کاتە ڕێڕەوی ئەو ئەنجامە زۆر ئاشکرایە توانای ئێران بۆ پیتاندن سنووردار کراوە پێشتر بە گوێرە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران پیتاندن دەبێت لەژێر 4 بێت بەڵام ئەگەر ئامانجەکە ڕوخاندنی ڕژێم بێت وەک پێی دەڵین گۆڕینی ڕژێم ئەو کاتە جیاوازە دیار نییە چۆن دەبێت و شڵەژاوە چونکە ئەگەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لە نێو بچێت لەوانەیە ئەمە ئامانجی ئیسرائیلەکان بێت حکوومەتی ئیسرائیل بێت ئەو کاتە چی ڕوودەدات؟ ئایا جێگرەوەیەکی باشترت هەیە؟ مێژوو شتێکمان فێر دەکات لەوانەیە جێگرەوەیەکی باشترت نەبێت لەوانەیە جێگرەوەکە زۆر خراپتر بێت. باشە بالیۆز جۆن تو دزانی دەهەمی شەڕاندا ملەتێکی بێدەولەت ژناف دچیتن مەسەلا ڕێکەوتنا سایکس پیکۆ پشتی وێ لوزان هاتیە هین جەنابێ هەوە دزانین کوردستان هاتیە 4 پارچەکردن لەسەر 4 وڵاتên دەوروبەر یەک جوان پارچان باشووری کوردستانەیە ئەفجێک و ئەستێدات ئاغڤم نوکە هەرێما کوردستانەیە پشتی سەرهەلدان شۆڕەش ئەنفاڵ و جینوساید و ئەو قاسخەبات و ڕشتنا ڕیبارێن خوینێ ئەڤەیە بدەستێ مەڤەهاتی نوکە مەترسی لەسەر قەوارەیە سیاسی دەستوری هەرێما کوردستانی ژیەکی گەلک زێدەترن ئەو مەترسی دهێنە خواندن و نرخاندن لەسەر ئاستێ نافخوی عێراقی هەمژی لە دەرڤە بۆ سەر هەرێما کوردستانی ئایا ئەمریکا بۆ پاراستنە هەرێما کوردستانی دێچکات بتایبەتی ئاس دەزانم کو هەڤژینە جەنابێ هەوا کوردە یعنی ژوێ ڕوحیەتی ئەگەر بەرسبە هەوا وەربگیرم ئەم کورد لە هەر 4 پارچەی کوردستانی بژم لە هەرێما کوردستانی بتایبەت وێ ڕاستیە بزانین کورد دکیرە سیاسەتە ئەمریکایەدانە ئایا ئارمانجا وایە مە پارێزن؟ من شەرەفمەندم کە هاوسەرەکەم کوردە خێزانەکەم کوردە من لە کوردستانی ئێران ژیا و دۆستم هەیە لە ئێران و لە عێراق و نەخێر ئەمە زۆر سەختە ئەوەی ئەو زاراوەیی یاخود ئەو ڕستەی هەمیشە دۆستە کوردەکانم دەڵێن ئێمە دۆستمان نییە خەڵک بەخراپ بەکارمان دەهێنن ئێمە بەکار دەهێنن بۆ ئامانجەکانی خۆیان دوای ئەوەی ئامانجی خۆیان بەدەست دەهێنن ناپاکی بەرامبەر ئێمە دەکەن ئەمە تراژیدیە بەڵام دەمەوێت جارێکی دیکە ببینم دۆستە کوردەکانم و ئەندامانی خێزانەکەم خۆیان لە ئاشتیدا بژین لە ئازادیدا بژین ئۆتۆنۆمی کللتوریان هەبێت بتوانن کارەکانیان بەسەرکەوتووی بکەن بتوانن بەهرەکانیان زۆر بە باشی جێبەجێ بکەن ئەوەی زۆر ڕوونە ئەگەر جەنگێکی فراوان هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو کاتە یارمەتیدەر نابێت بە هیچ شێوەیەک یارمەتیدەری کەس نابێت بە دڵنیاییەوە دۆستە کوردەکان بۆی ئامانجەکانی خۆیان بەدەست بهێنن کە دەبێت بەدەست ئەڤە ئاخفتنە جەنابێ هەوە بووەکی زاڤایە مە کوردە جەنابێ هەوە زاڤایە مە کوردە ئەمە ئاخفتنە هەوە داخوازە هەوە لەسەر کوردان وەرگرت و تو حەز ناکەی خزمێتە ڕوبڕۆی هیچ کێشەیەکێ ببن گەلێک سپاسیاتت کەین لێ حەقیقەت چییە؟ لە ئەمریکا بڕاستی ئەمریکا ئارمانجە کوردان بە تایبەتی لە هەرێما کوردستانی بپارێزیت وی قەوارەی بپارێزیت و وەکی ئەمریکا ژێت بێژیتن ئەم هەرێما کوردستانێکە بەهێز دە چارچوڤەیە عێراقێکە فیدرال دخوازین بۆ بەهێزکردنە هەرێما کوردستانی ئایا ئیدارە ترامپ دێت شتێکی کەت؟ مەسەلا موچەیە ئەڤە بەغدا ناهنێریت حتا سەرێ ساڵێت بژن ناهنێریت ئایا دە ئەمریکا تشتێکی کەت؟ نافتا نافت ناهێتە هەنارتن ئایا ئەمریکا دێت تشتێکی کەت فعلیان نافت بهێتە هەنارتن بەس خەڵکێمە بێموچە بیت بەس خەڵکێمە چافلێ بیت بەغدا 2 دینارە فڕێکەت؟
again, بەڵێ I think جارێکی again, دیکە دەمەوێت بڵێمەوە بەداخەوە هەروەک گوتمان مێژوو لێرە very promising. زۆر بەڵێندەر نییە بەڵێنمان پێنادات و هیوا بەخش نییە بەڵام جارێکی دیکە دەمەوێت بڵێمەوە حکوومەتی ئەمریکا و ئەمریکا و گەلی ئەمریکاش بەگشتی پەیوەندی زۆر بەهێزیان لەگەڵ کوردستان گەلی کورد دروست کردووە بۆ نمونە خۆم بەڵام ئەگەر سیر بکەین پەیوەندی قوڵتر هەیە دەبێت ئەمە بەجددی وەربگیرێت و ئەگەر پابندی خۆمان دەربڕین پابند بین و پابند بین بە پشتیوانیکردنی گەلێک و نەتەوەیەک دەبێت یارمەتی دەریان بیت ئەمریکا چی دەکات ئەگەر قەیرانێک دروست بێت یاخود لە ڕاستیدا من ناتوانم پێشبینی بکەم تۆماری پێشبینیەکانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیمان با پێ بڵێم پێشبینیەکانم زۆر باش نەبووە زۆرینەی پێشبینیەکانم هەڵەبوونا واتە تا ئێستا هەڵەبوونا بۆیە زۆر بە وریاییەوە پێشبینی دەکەم چۆن دەبێت و کاری کەسان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت بەڵام دەزانم هیوایەکانم چیە دەزانم خەڵک دەبێت چی بکەن هیواخوازم و چی بکەن بەڵام ئایا چی دەکەن ئەوە جیاوازە gelek spasiyet kam hêja Balyoz John Lambert diplomatkariya Amerîkî ji New Yorkê zor spas rêz û ihtiram bû xanima hewe jî